لە هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش لە سووریا دوای ڕێکەوتنەکەی نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرە ئەمڕۆ شتێک بە ناوی ئیعلانی دەستوری یان ناوی دەستوری کاتی دەستوری ڕاگوزەر بڵاو کراوەتەوە دوایە ئەوەیە کاکرێ بخرێتە بەردەم ئەحمەد شەرە بۆی لەمەودووە لە فترەی ڕاگوزەر ماوەی ڕاگوزەری سووریا کاری پێ بکرێ بە دڵنیاییەوە پرسەکە فەرمی نییە شتەکە فەرمی نییە بەڵام بە گشتی میدیاکانی ڕۆژاوای کوردستان میدیای سووری تەنانەت میدیا عەرەبیەکانیش ئاماژەیان بە ئیعلانە دەستوریەکە کرد دەستوریە با بڵێن دەستورە کاتیەکە کردووە بڵاویان کردەوە قسەشی لەسەر جا بە دڵنیاییەوە ئەم پرسە بۆ کورد پرسێکی گرنگە چونکە دوجار ئەم ئیعلانە دەستوریە ماوەیەکی باش لە سووریا کاری سیاسی و حکومڕانی و پرسی ئابووری و پرسەکانی دیکەی کۆمەڵایەتی و باری کەسی و هەموو ئەمانە پێدەچێت لەو چوارچێوەیە دووبارە کاریان لەسەر بکرێ و ڕێک بخرێنەوە بۆیە بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان و بۆ ئەوەی کە لە سووریاش ماوەیەکە دەستی پێکرد بۆ نامراوە پرۆسەیەکی سیاسی ڕاگوزەر بە دڵنیاییەوە گرنگە و نزیکەی هاوکاتیش بوو لەگەڵ ڕێکەوتنەکەی وەکو گوتم ئەوەی ڕۆژاوای کوردستان و دیمەشق بۆیە من ئەم پرسە و پەیوەستکردنەوەی بە پرسە سیاسیەکان پێشاتە سیاسیەکانی ڕۆژاوای کوردستان و سووریا لەگەڵ سێ میوانە گفتوگۆکەم دکتۆر محسین ئەدیب دکتۆرە لە یاسای دەستوری خاتوو خەزنە نەبی شرۆڤەکار ئەو لە قامیشلۆ لەگەڵما بێ شێروان ئیبراهیم نووسەر و توێژەر ڕێزیان لە بۆ خۆمی ئەڵمانیاوە کەمێکی تر کاکشیروان لەگەڵمان دەست پێیەکە دکتۆر محسین ئەدیب بە دڵنیایی لێرە لە ستۆدیۆ لەگەڵمای دکتۆر بەخێر باشبی ڕێزت هەیە خاتوو خەزنە لە قامیشلۆ ئێوەش بەخێر بێن هیوادارم باش بن کاک شیروان ئێوەش لە بۆ خۆمی ئەڵمانیاوە ئێوەش بەخێر بێن بۆ زووم ئیزن لە ئێوە فەرموو من لەگەڵ دکتۆر محسینا گفتوگۆکە دەست پێکەم دکتۆر دووبارە سڵاو لێبی هیوادارم باش بی پێش ئەوەی ڕاستیەکەی ئەمەی سووریا کە بەنافەرمی بڵاو کراوەتەوە حەزەکەم ئەو بزانین ئیعلانی دەستوری چییە مەسەلەن قۆناغێکی ڕاگوزەری سیاسیمان هەیە دەسەڵاتداریمان هەیە و ئیعلانێکی دەستوری لە تەنیشتیەوە کاری خۆیەکە ئەما کرێت چ دەسەڵاتێ بەو دەسەڵاتداریە باکە ئێستا فەرمانڕەوایی لە دیمەشقەکە بەڵێ سڵاو لە جەنابتان لە بینەرانی بەڕێز لە میوانە ئازیزەکانتان بێگومان ئێستا سووریا لە قۆناغێکی ئینتیقالیایە لە دوای شۆڕشێک لە دوای سەرهەڵدانێک ئێستا دۆخێکی سیاسی جیاواز لەدایک بووە ئەم دۆخە سیاسیە جیاوازە ئەبێتە هۆی سقوڵی هەموو ئەو دەستورانەی کاری پێکراوە لە سووریایە لە پێش گۆڕانکاریە ڕیشەیەکان بۆیە ینی کاتێکە دەستور سقوڵەکە لە ڕاستە تۆ پێویستی و بە نووسینەوەی دەستورێکی ترە بە ژێرەی یاسای دەستوری ئێمە بە شێوەیەکی گشتی دوو جۆر دەستورمان هەیە دەستورێکمان هەیە ڕقە و دەستورێکمان هەیە نەرمە و لە هەندێک دۆخینە ئاساییشە لە ڕاستیە پێویستی بەوە هەیە کە تۆ دەستورێکی کاتی بنووسیتەوە بۆ ئەوەی کە تەنزیمی شعونی بیلات بکە وڵات بکاتە ئەوەی کە ئەگەیتە ئەوەی کە دەستورێکی هەمیشەی بنووسیتەوە و بڕوا بە فلتەری ڕیفراندۆمە و لە ژێر ئەساسی لە ژێر ڕوانگەی ئەو دەستورە هەمیشەیە تۆ انتخابات بکەیت وە دوجار ئیتر با بڵێن ئەسەرە دەستوری و یاسایەکان سەرپی خۆیانەکەون ئیعلانی دەستوری لە ڕاستی ئەوکو جەنابیش دامەژت پێکرد ئەکرێ بڵین دەستورێکی کاتیە تقریبەن ئەمە ئەگەر ملاحەزە بکەی لە عێراقیش ئێمەم شیرۆکەمان هەبوو بەڕاستی لە سەرتاوە قانونی ئیدارەی دەولە هەبوو موقت دوایی لە 2005 با بڵێنەوە نیە لیژنەیەکی ڕسمی بەسەرپەرشتی مەجلیسی با بڵین دەستوری 2005 نووسیە و دوایی چۆن ناو ڕیفراندۆمە و شەریعەتی وەرگرت بەڵام لە ڕاستیە هەمیشە ئیعلانی دەستوری و دەستوری کاتی کێشەی هەیە چونکە کاتێکە باسی دەستوری کاتیەکەی کاتێکە باسی ئیعلانی دەستوریەکەی یعنی باسی جۆرێک لە نائستقراریەتەکەی بەڕاستی و کێشە دروستە بێت کێشەکە لە چیە کێشەکە لەوایە کە تۆ ئێستا ئەوەی کە ئەم دەستورەی نووسیوەتەوە یان ئەم ئیعلانە دەستوریەی نووسیوەتەوە لیژنەیەکی هەڵبژێراو نییە ئەمە یەک دوو ئەمەش حاڵەتێکی ئاساییە ئەگەر لیژنەکەش با بڵین هەڵبژێراو نەبوو بەڵام ئەبێ لە ڕاستی ئەم دەستورە بە فلتەری خەڵکە ڕیفراندۆما بڕوا بۆی شەرعیەتێک وەرگێ
بە بۆ ماناییانە بێ و لیژنەیە کە دەستورەکان نووسێتەوە هەڵبژێراوی خەڵک بێ ئەگەر هەڵبژێراوی خەڵکیش نەبوو با بڵین بریتی بوو لە کۆمەڵی خەڵکی پسپۆر لە بواری یاسایە لە بواری سیاسەتە لە بوارە جۆرا و جۆرەکانە شەرعیەتەکەی بەوە پێدرێت کە ئەخرێتە چوارچەوەی ڕیفراندۆمە و خەڵک دەنگی پێدا و شەرعیەت وەرەگرێت بەڵام لە ڕاستیاوەی کە ئێستا باسەکرێ لەسەر یعلانی دەستوری لە سووریایە نەلیژنەکە هەڵبژێراوە و نەباس باسی ڕیفراندۆمە و لەمەش خەتەرتر لە ڕاستیاوەیە کە ئەم دەستورە کاتیە ینی 3 بۆ 5 ساڵی بۆ دیاری کراوە کە قایم بێ ئیشی پێ بکرێ کە ئەمە لە ڕاستیا خەتەرە ئەم مودەیە زۆرە بیرمان نەخێر نەخێر لە ڕاستیات 5 ساڵ زۆر سەرەگرێ بۆ شەرعەچێتە سەر بە خوێندنەوەی بەردەوەی نێودوڵەتی و داواکاری نێودوڵەتیەکان هەم بەردەوەی باسیەوە بکەم ینی جارێ ئەبێ ئەتراف بەوە بکەین کە ئەمەی بڵاو بووتەوە لە طبعاً لە کەناڵە عەرەبیەکان و جەنابیش ئاماژەی پێکردووە لە نۆرس پرێسیش ئاماژەی پێکراوە لە ڕاستیە ئەمە ڕەسمی نییە ئێمە ئیستا ناتوانین قسە لەسەرەوە بکەین کە ئایا ئەمە ئەگونجێ بێگومان ئەگەر بەم جۆرە بێ بگونجێ زۆر خەتەرە زانین بۆچی خەتەرە لەبەرەوەی کە هەمیشە ئەو دەسەڵاتدارانەی کە حەزیان بە دەسەڵاتی ڕەهایە حەزیان بەوە نییە کە سنوورێکە بێ بۆ دەسەڵاتیان دەستوریان دواخەنیا هەمیشە دەستوری موقەت و ئیعلانی دەستوریە نووسنەوە بۆچی لە پێناو چیە لە پێناوەوەی کە کار و کردەوەی خۆیان هەڵسو کەوتی خۆیان ممارەسەی سیاسی خۆیان دوایی ببێ بە جۆرێک لە دەستور کە ئەمە لە ڕاستیا کێشەیە بەڵام ئەوەی قانونیەکەیە چەند ساڵ دەستوری کاتی هەبێ باشە ئیعلانی دەستوریە بۆ چەند ساڵ بێ ئاخر خۆ تۆ سێرکە ینی خۆی هەموو کابینەیەک لە دنیاە لە سیستمێکی هەندێک ڕاقییا با بڵین 4 ساڵ يعني لە سووریا طبعا سیستمی سەرۆکایەتی طبعاەوە جیاوازانی پێش شەرعیژە سەردەمی بەشەر ئەسەد و حافظ سەدیشا يعني سیستمی سەرۆکایەتی با بڵین انتخابات بۆ ماوەی 5 ساڵ بووە کە ئەمە لە کەمترین وڵاتی دنیاە هەیە ئەجینە هەمیشە 4 ساڵ هەیە لە ڕاستیا کابینەیەک ئێستا ئەم 3 بۆ 5 ساڵە نووسراوەتەوە گومانی ئەوە کەم کە پشتبەستنە بە دەستورە پێشوەکانی سووریا واتە دووبارەکردنەوەی هەموو ئەو چیرۆکانەیە کە لە سەردەمی بەعس و لە سەردەمی حافظ ئەسەد و بەشار ئەسەد و ئانەیە ئیش پێکراوە ئەگەر چی ئەمانە سەداوای ئەوەکەن کە دەستوری 1950 بکرێتە ئەساس بۆ نووسینەوەی دەستور و لەمە خەتەرتر بە ڕاستی ئەگەر ئەوە ڕاست بە دیسانەوە دووبارەیەکەمەوە بە ڕاستی چکە هێشتا وەکو وتم بەڵگەیەکی فەرمی نییە کامە ئەوەیە کە ئەو لیژنە حەوکەسیە نووسیویانەتەوە بریتە لەوەی کە سەرۆک کۆمار دەسەڵاتێکی ڕاهایی هەیە بە تایبەتی لە دەستنیشانکردنی ئەو سەد ئەندامەی مەجلیسی شەعبە جا دێمە سەری دکتۆر حەزەکەی دواتر هەوڵێن ئەو خاڵانەی کە سەرنجن لای ئێوە قسەیان لەبارەوە بکەین بەڵام کاک شیروان دێمە لای تۆ دووبارە بە خێر بێت بۆ زووم پێم وا بێکەم جارە گفتوگۆ لەگەڵ ئێوەیەکەم بەس ئاشنام بەشیکردنەوەکانت لە شوێنەکانی دیکەوە پێم خۆشە گفتوگۆ لەگەڵاکەم ئێمە لە ماوەی ڕابردووە لە ئەحمەد شەرع لە دەسەڵاتەکەی ئێستا لە دیمەشق دەسەڵاتی گرتوۆتە دەست هەنگاوی دیاریکراوی ئەکرێ ناوی بنین تاکڕەوانەمان بینی و خێراشمان بینی لە کۆنگرەکەی دیمەشقەوە بیگرا بۆ خۆ بە سەرۆکردنی ئەحمەد شەرع بۆ پرسی هەڵوەشانەوەی بەناو گروپە چەکداریەکان و دروستکردنی وەزارەتێک بەناوی وەزارەتی بەرگریەوە هەموو ئەمانە بە نزیکەی 1 ڕەنگ لە سووریا بەشداریان تێدا کرد ئەوانەی دیکە دەستوخەتێکی وایان لە نێو پرسەکەیە نەبوو بۆ ئەم ئیعلانی دەستوریەش کە بڵاو بۆتەوە و کاری لەسەرکراو بە خودی لیژنەکەیشەوە ئێمە شاهیدی هەمان پرس بووین هەمان ئەگەر بگونجێ ناوی برین 1 ڕەنگی یان تاکڕەوی ئەم کاتەدەن باش کاکڕانج سلااو لە تۆ لە بۆ هەموو بینەران و میوانەکانی دیگەش سەبارەت بە ڕەشنووسی دەستوریە خۆت کا چەند کۆنگرێک پێشترکرانیانیش حکوومەتی وەکو با بڵێن ڕاگوێزەر ڕاگەێنرا لە قۆناغی ڕاگوێزەردا کە شۆڕشێکی عسکەری دێتەوە سەردەسەڵات بە هێزی چەک یاخۆت کە کۆدەتایەکی سەربازی دروستە بێت یانیش ئەگەر هێزێکی داگیرکار یا با بڵێن هێزێکی بیانی کە دێتەوە سەر حکمی وڵاتێک وە پەنا دەیباتەوە بۆ سەر هەندێک خودی هاوڵاتیانی ئەو وڵاتەوە دەستنیشانیان دەکات بۆ ئەنجومەنێکی حکومڕانی ڕاگوێزەر بێگومان یعنی دەنگدان لەسەری نابێت و بەو شێوە دیموکراسیە دروست نابێت لەلایەکەوە حاڵەتەکە سروشتیە تۆ ناتوانێت لە دوای کۆدەتایەک
وەکو بەو شێوەی کە لە سوودان کرا یاخۆت شۆڕشێک کە دێتەوە سەردەسەڵات وەکو ئەو شێوەی لە لیبیا و یەمەن کرا یاخۆت کە هێزێکی بیانی دیدەوە ئەو شێوەی لە عێراق کرا ساڵی 2023 لە میانەی 24 ساعت یاخۆت 2-3 مانگدا هەڵبژاردن بەڕاستی ناکرێت بێگومان پەنا دەبردرێتەوە بۆ سەر هەندێک لەو هێزانەی کە دیارن کە بە شێوەیەک لە شێوەکان نوێنەراتی کۆمەڵکا دەکەن لە ئەنجومەنی حکومڕانی ڕاگوێزەری عێراقیدا مەجلیسی حکومی انتقالی کە لە عێراق کرا ساڵی 2023 بەلایکەمەوە ئەو 25 کەسە 20 کەس لەوانە هەر یەکە و سەرکردەی هێزێکی دیاریکراو بوو لە سەرتاسەری عێراق کە بەلایکەمەوە ینی دەیان هەزار لایەنگەر و وەکو با بڵێن ئەندامی خۆی هەبوو لە سووریا لە یەک جۆر کرا بەڵێ ئەم حاڵەتە وەکو با بڵێن سروشتیە حاڵەتی ناسروشتی کە لە سووریا کرا کە تەنها لە یەک ڕەنگدا بوو هەمویان لە دەستەی تەحریر شام بوون من وەکو هاوڵاتیەکی سووری ینی بە بۆچوونی خۆم کێشە نەبوو چونکە تەنها لە بۆ 3 مانگ وادەکەی دیاری کراو بوو بە حیساب لە یەکی ئادارەوە حکوومەتی نوێی سووریا ڕادەگەندرێت و ئەوش حکوومەتی ڕاگوێزەر دەبێت بەڵام هەمە جۆر دەبێت هەمە ڕنگ دەبێت لە چەند لایەنێکی وەکو باڵێن جۆرا و جۆر کە بەشداری تێدا دەکرێت و حساب لە بۆ پێکاتەکانی سووریاش دەکرێت هەم پێکاتی سیاسی هەم پێکاتی کۆمەڵایەتی یان خۆت نەتەواتی یانیش ئاینی ئەم شتێ بەڕاستی پشتگوێ خرا و دیارە کە کێشەیەک لە نێوان دەسەڵاتی ینی سەروی دەسەڵاتی ئێستای سووریا هەیە کە گوایە ئەحمەد شارع بەدەست خۆی نییە 100% لە هەموو خاڵێکدا چونکە دەستەی تەحریر شام خۆی لە خۆیدا بریتە لە چەند ڕێکخراوێک پێشتر یەکیان گرتووە بەناوی دەستەی تەحریر شام ڕاگەیەنراون و لە هەمان کاتیشدا هەندێک هێزی دیکەشن کە بیانی بۆ نمونە حزبی ئیسلامی تورکستانی سێکەی یانی 2,000 نەفر لەگەڵیان حتا حزبێکی ئیسلامی کوردستانیش هەیە لەگەڵیان کە کوردەکانی ئێرانن ئەوانش لەگەڵیاندا و دیارە ینی وەکو با بڵین جۆرێک هەیە کە ئەحمەد شارع بە تەواوەتی لە دەست خۆیدا نییە بەڵام جۆرێکی دیکەشەیە کە خۆی دەبێتە بەرپرس بەرامبەر ئەو هەڵایانە کە دەکرێن چونکە ماوەی 3 مانگ تۆ وەکو دەسەڵاتێکی دیکە نەبوو کە دوژمنداری دەوروبەرت هەبوو و وەکو با بڵێن گەمارۆ درابووە خچێکەوە بە پێچەوانەوە لە میانەی 20 ڕۆژ مانگێکدا هەموو وڵاتانی هەرێمی لە ناوچەی عەرەبی و دەوروبەری سووریا بگرە لە وڵاتانی ئەوروپیش ینی جۆرەدان پێدانێکی فەرمیان پێدا بێژگە لەوەش دوو وەزیری دوڵاتی هەرە گرنگی یەکێتی ئەوروپا بەخۆیان هاتن سەردانی دیمەشقیان کرد کاک شیروان ئەمانە هەمووی ڕوونە یعنی وڵاتانی هەرێمی و دنیاش بە گشتی هەوڵەیە جۆرێک لە شەرعیەت بۆ دیمەشق دروست بکە و ئەیانەوێت دەستی بگرن بەڵام ئەمە بەو معنایەت ئیتر لە دیمەشق لە کۆنگرەی دیمەشق و خۆ بە سەرۆکردنی ئەحمەد شەرعو تا نووسینەوەی ئەم دەستورە کاتیە و هەموو ئەم پرسانە بەم شێوەیە بڕوا بەبێ بەشداری پێکاتەکانی دیکە ئەمە بوو مەبەستی خۆم کە تۆ کە گەماڕۆ نەدراوی لە بەرامبەرشدا پشتگیری بۆ دەکرێت لە وڵاتانی زلهێز و وڵاتانی هەرێمیش نەدەبووە بەو شێوەیە کۆنگرەی وەکوا بڵێن دانوستانی نیشتمانی مۆتەمەر الحوار الوطنی کە کرا لە دیمەشق بەڕاستی زۆر تاکلایەنە بوو ئێستا کۆنگرەی یەکەم کە بریتی بوو تەنها لە نوێنەرانی گروپە سەربازیەکان چەکداریەکان من بەش بە حالی خۆمەوە یان بەڕاو بۆ چوونی خۆم کێشە نەبوو چونکە هەسەدا هێشتا نەهاتوو بۆ ناو مەوزوعەکەەوە ئەو وەکو با بڵێن گروپە چەکداریانەی کەی دورزیەکانی یاخودی باشووری سووریان لەناو ئەو بابەتەیەدا نەبوون با بڵێن حەقی خۆی بوو کە بەو شێوەیە ئەو کۆبنەوە سازی کرد بەڵام لە کۆنگرەی وەکو با بڵێن دیالۆگی نیشتیمانیدا نەدەبووە بەو شێوازە بکرێت کە تەنها کەسەکان بەناوی کەسایەتی خۆیان ئامادە بووبوون تۆ بەرامبەر بەڵێ ینی چەندین هێزی سیاسیان لەسەر خاکی سووریا من وەکو کوردیش دەڵێم ئێستا ئەگەر هاتوو ناکۆچیت لەگەڵ هەسەدە هەبوو لە وەختەیە یان هێشتا ڕێکەوتنامە لە نێوان تادا دروست نەبوو بەڵام بەلایکەمەوە ئەنجومەنی نیشتیمانی کوردی هەبوو چەند هێزێکی دیکەی کوردی هەبوون کە هێزی سیاسین بەر لەوەی شۆڕشی سووریا بەرپا بێت ئەو هێزانە هەبوون و لەلایەکی دیکەشەوە هەندێک تایفەی سووری هەبوون بەشداریان نەکرد هەر تایفەیەک وەکو بە بڵێن مەرجعیەتی ڕاستیەکەی کاک شیروان ئەمەیان لە دەستوریشا لە نووسینەوەی دەستوریشا ڕنگدانەوەی هەبوو هەم لە دروستکردنی لیژنەکە و ئیتر ئەمەی کە چوون ڕەشنووسی دەستورە کاتیەکەیان نووسیوەتەوە دێمە لاو
دواتر بە دڵنیایی ئەوەندێ پرسی سیاسیشی حەزەکەم لەگەڵ ئێوە گفتوگۆی بە پەلە پێم بڵێ فەرموو. من گوتم ئەو شتانە کە دادەنرێن لە بۆ قۆناغێکی ڕاگوێزەر لە 3 مانگ بۆ 6 مانگ کێشە نییە، خەڵکی سووریاش وابزانم لاری نییە، بەڵام کێشەکە لەوەدا کە ئەم بابەتانە درێژە پێ بدرێن. هێشتا ڕوون نییە کە ئایا لە بۆ 3 مانگ تا 6 مانگا یاخۆت ینی دوور و درێژ دەبێت کە دەبێت سواس دەکەم. قات و خەزنە نەبی دووبارە سلااوت لێبێ لە ڕۆژاڤا ئەم ڕاگەاندنی تەبان دووبارەیەکەمەوە نافەرمیە، بەڵام ئەم ئیعلانی دەستوریە دەنگدانەوەی هەبوو، هیچ قسەیەکی لەبارەوە کرا لە ڕۆژاڤای کوردستان، تۆ لە قامیشلۆوە قسەم بۆکەیت. دەستپێکی شەف باش ji bo temaşevanê we hemû mêvanên we niha ev ne ragihandina ku secnûşkêva bû hûn dizanin beriya niha di navbera Birêz Mezlûm Abdî û serokê hikûmeta Sûriye demkî de hevdîtinek çêbû, hinek rêkeftinên ku çêbû xalên ku hatin rêzkirin. Di wê demê de nîqaşên ku hatin kirin dîsa hema li ser heman ve xalên ku nehatin ragandin hebûn. Ev ya ji bona gel surprîzekî mezin bû, yanî ji wan re nû hat û ji wan re rastî jî pir şewq derbas kir millet. Her kesî wisa bû. Heme millet li Sûriye li weke sê parçeyên Sûriye ku têne naskirin weke me jî himet aliyê niha ku em dibêjin beravê, aliyê Sahel, aliyê Elewiyan vê dibêjim, aliyê Kurdan da, aliyê Durziyan da, aliyê Şamê bixwe da. Lê aliyê siyasî de ev nîqaşa demek dirêj tê kirine û hewldanên her hatine kirine ku ev civîn bêl darxistin û ev nîqaşê ku xalên ku hatî rêzkirin bêkirin. Lê destwerdan gelek caran hebû tê balawe beriyan ha Serokkomarê Sûriyê demkî Ehmed Şera beriyan ha jî di hevdîtinek xwe de qal kir ku em dixwazin bi Bakur û Jatî Sûriyê re rûnin lê hinek xalên ku em naxwazin eşkere bikin hene ji ber ku destwerdan çê dibin. Ev jî rastiyek bû û beriya wê jî dîsa Birêz Mezlûm Abdî jî qelebekê kir ku destwerdan divêkê de hene. خات و خەزدا بمبورە تۆ پێم وابێ باسی ڕێکەوتنەکەی بە ڕێز عەبدی و ئەحمەد شەرعم بۆکەی من جارێکە لەبارەی ئەعلانی دەستوریەکەوە پرسیارم کرد دواتریش دێمە سەر ڕێکەوتنەکەی عەبدی و شەرع بەڵام ڕاگەیاندنە دەستوریەکەی ئەعلانە دەستوریەکەی ئەمڕۆ لە قامشلو لە ڕۆژاڤای کوردستان قسەیەکی دیاریکراوی لەبارەوە کرا؟ اوكي ببورة نها برسكريكا من السوراني هي كيا دنجي ورجرة عربي دنج قطبة أو جي برسكريكا لزبيج نها دمجرة دستور ده أبيك ها يعني دستورك أم قالي بك لسر أصلك في مرة سوري ورا نقاش كرن بيجمان ونشهر كستابي قبل كرنا حتى أني كورة كفتنا كاتبة بريك كاتبة جدنا ورا باكروجات سوري وشامة داجيلي حتى أني نها تدنج ودانا كيوي کوتیرا آواکرنا جواکه کنو و مافه پیکاتین باکرو جلاتی سوری یانجی سوری بگیشتی خاطر دا ببینن دنگ ودانا که تیر دکه در نکتیه اگر کو دستور که بویرنگی به آواکرن یانجی به راگاندن لگوری کو دهات خواستن دکیلین هتا خواستن دا به هتا راگاندن جی و تیر نکرا اونها جی تیر نکه کو ویرنگی وری آواکرن جبر کو همه دیالوگا هتا دست فکرن دبناو دیالوگا اجتماعی آن کو حوار الوطنی دا همه جی جالی دنوا آواکرن رونشتاندنا Birêz Ehmed Şera bixwajî li ser desthilatê evana bi awakî yekalî û yekreng hatin kirin. Eger destûr ji vî rengî bê wê demê berê Sûriye rewşeke diva dare. Tu kes xwe nava vê destûrê ku hatî nihatê qalkirin yan jî ku bê ragihandin têrê Sûriye bike nake. Hûn dizanin destûrê 2012 ku dema rejîma Esed jî hebû hewl da biguhere ji bo ku alî Sûriye da herîkêm Sûrî negije rewşa niha wê destûrî jî têrê nekir. Bawerim yê ku niha jî her kes xwedê de nebîne, Durzî xwedê de nebîne, Sunnî, İsmaîlî, Kurd, Şîî, Elewî her kes xwedê de nebîne wê têrê nekir. Ji bo wê dengvedana ku hal vê derê heye ne ew dengvedana ku ji destûrekî ra yan jî xebat ji bo destûrekî têkirina ku yani to zor li Rojavayê Kurdistan zor xweşhal nîn bem îlana destûriyeyî ke li Dîmeşq xerîkin ca hem bi lîjneke hem bi xwedî îlana destûriyeke ji nava rokekê waya بله نهایه کو دستوری که قبول بکی گرک خاطی دا ببینه یعنی هر کیم دنابا
بەشێکی کارکردنا وێدا بێ کومیتەیەک و هاتی ئاواکردنا ji بوونا دەستور پێکهاتەین سووری یان jî پسپۆرێک و ڕەوشە سووری nas bikin nînin yani کوردیتیانە خات و خەزنا پێم وا بێ کوردیتیایە ببوورە کوردیتیایە بەڵام ئایا بە نوێنەری کورد بە نوێنەری ڕۆژاوای کوردستانی ئەزانن ئەکرێ پێی بڵین ئەمە ڕەوایەتیەوەی هەیە ئیرادەی کوردی ڕۆژاوای کوردستانی بیتە دەست بچێتە دیمەشق نها گەرکۆ ڕۆژاوا تەمسیل بکێ یانجی ڕۆژاوا بگرێ ناوەخوا گەرەک هەری کێم دەنگێ ڕۆژاوا ناس بکێ یانجی شەکلێ ڕەنگێ پێکهاتەین ڕۆژاوا ناس بکێ و شەکلێ ئاواکردنا سیستما civaka Rojava nas bike. Yê ku li Şamê dimeşe û yê ku li jiyana Bakurojatê Sûriyê tê meşendin hevdin nagire. Yani yê ku di hindirê Şamê de rûnê û destûrekî ji niha qal dikim rûnişkandina niha li hindir Şamê û destûrekî ji bona bigîşîtî Sûriyê deynê we nikaribe deynê. Ji ber li wê derê İslamek radîkal heye û li niha li sahil berava İslamek heye li alêkî din heye li vê derê mijarek mijekî elmanî heye yan jî mijarekî ku mijekî ku tim qala demokrasiyê wek hevî û edaletê dike ku her du nayên gel hevde. Ji bo yek û navê cihê xwe navê komîteyê de digirin jî eger serbixwe bin û rastî jî فوسا پرنگیا هندره سوریه ناس بکن بلکه آواکرنا دستوری قاله بکن که جواک قبول بکلی تو گمانه کی سر بخوبن سوریه دا نه قبول کرنه که جواک باکروجاتی سوریه گمانه کی اولیجنه سر بخوبن وایا نه اب نه گمانه منن اب گمانن گلن لویدره نه تنه گله باکروجاتی سوریه گله کسین کو روشن هات زانن کو اب کومی یان جوه نه سر بخوابن جبر کو اگر سر بخوابه گرگ وکه کن هاما گوت گرگ سوریه بگره ناوه خواست سوریه جواکی سوریه جغرافی سوریه سیاسی سوریه بحمو آلیان خواب بگره ناوه خواه ابیا ناوصایا و گمان وی که هنه سواس دکم دیم ولات دکتور محسن ناو ڕۆکەکەی بە دڵنیاییەوە بینیوتن 50 چەند خاڵ بوو بە ئەوەی کە بڵاو بۆتەوە 43 بەس جەزیرەش باسی 48 بۆ 50 بەندەکە وڵای من شتێکم بەدەست گەیشت نازانم بە دیاریکراوی 43 خاڵە 48 خاڵە باش ناو ڕۆکەکەی تۆ چۆن سیریەکەی هەمووان چاویان لە دەوڵەتێکی مەدەنی دیموکراسی مافی پێکاتەکان هەموو ئەوانەی کە باس دەکرێن هەر بەڕاستی و ئەو ناو ڕۆکەی کە بڵاو کراوەوە لە ئێلانە دەستوریەکە ئاوایە لە ڕاستیان ناو ڕۆژێکی زۆر خراپە ینی زۆر خراپ باڵێ زۆر خراپە جارێ با بڵین هەر لە تعریفی وڵاتەوە جمهوریە ئەسووریە العەرەبیە ینی ئیتر لێرەوە کێشەکان دەست پێکات ئەمە ینی گێڕانەوەی هەمان چیرۆکی 50 60 70 ساڵی 80 ساڵی ڕابردووی سووریایە لە کاتێکە ینی ئەمە فەلسەفە نییە ئەمە علمی زەڕە نیە معلومەیە کە خەڵکی سووریا کۆمەڵێک نەتەوە و مەزهب و دین و تایفەی جۆرا و جۆرن تۆ کاتێک ناوێنی عەرەبی لە ڕاستیایتر لێرەوە کارەسات دەست پێکات ئەمە یەکەم دووەم لە ڕووی قانونیەوە ئەکرا لەم ئێعلانە دەستوریە لەم دەستوریە کاتیە لەم دەستورە کاتیە ناوی سووریا بگۆڕایە کێشە بۆنە طبعاً بێگومان خۆمە ئیتیفاقە یعنی ئێستا مەرحەلەیەکی تازە لە سووریایە سەرپێکەوتووە ئەبێ ئەم مەرحەلە تازەیە بیسەلمێنە کە جیاوازە لە پێشخۆی بۆچی شەڕی لەگەڵەوەی پێشخۆیان کرد بۆچی دژی مرکزیەتی عروبەوی با بڵین ئەسەدیەکان و بەعسیەکان بوو ئەبێ ئەم چیرۆکە لە ڕاستیا یعنی تۆ ئێستا دژی ئەو بووی ئەبێ ئێستا چیرۆکێک بنووسیتەوە پرۆسەیەکی سیاسی سەرپێ بخەی کە تەواو جیاواز بێ لەوەی کە لە ڕابردووە هەبووە لە پێش 2024ەوە هەبووە تۆ سەیریکە وەختی خۆی ئەمریکا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە ڕزگاریە بێ لە داگیرکاری بەریتانیەکان هەوڵەیە تەواو جیاواز بێ لەبەر لە کاتێکا یەک کولتوریان هەیە یەک زمانیان هەیە یەک باگراوندیان هەیە بەڵام ئەمریکا بۆ نمونە سیستمی فیدرالی تەبەنیەکە لە کاتێکا لە بەریتانیا بۆ نمونە سیستمێکی مرکزی بووە حت لە زۆر ڕۆوە لە ڕاستیا بەریتانی ئەوروپیەکان ئەفوان ئەمریکیەکان جیاوازن لە وەش سڕی سەرکەوتنی لە ڕاستیا ئەمریکیەکان بوو و تا ئێساش سەرداری هەموو دنیان بۆیە لە ڕاستیا بێ ئەم سەردەما سەردەمێکی تازە بێ بۆیە کاک ڕەنج ئێستا ئێمە لە سەرتاوە ماژەمان پێکرد ئەمەی کە بڵاو بۆتەوە بە ناوی ئیعلانی دەستوری سووریاوە لە ڕاستی ئێمە ناتوانین بڕیاری لەبارەوە بین چکار فەرمی نییە بەڵام ئێمە ئەکرێت لەم بەرنمەیەیە قسە لەسەرەوە بکەین کە ئایا ئەبێ دەستوری ئایندەی سووریا چۆنی بێ خەزەکانت لەسەر ئەمەی ئێستا چییە؟ پسە پێتاڵێم یەکەم بکوتم ناوی دەوڵەتەکە چکۆمە ئەساسی مەسەلەکەی دووەم
مەسلەی طبعا لە شوێنێکا باسی ئاینە ئاسمانیەکانەکە یعنی ئەوە نیە بە حساب حڕێتی ئاینە ئاسمانیەکان فراهەمەکرێ لە ڕاستیە ئەم چەمکێکی زۆر مەتاڵی خەتەرناکە یعنی ناکرێ باسی کاتێکە باسی ئاینەکەی ئەمە یەک نیە ئاینمانەیەکە لە نەزەری ئیسلامەوە لە نەزەری ئیسلامی سیاسیەوە ئەمانە ینی حسابی ئاینیان بۆ ناکرێت لە کاتێکا بۆ نمونە ینی بەتەنها ئاینی ئاسمانی بەتەنها بەس بریتین لە ئیسلام جوولەکە و کریسیان ئەی ئەوانی تر ئەمە لە سووریایە یەک دنیا بۆیە ئەکرێ بۆ نمونە سیاغی ئەم مادەیە بۆ جۆرە بکرێت کە ئاین بەڕووتی بوترێت زائدەن مەزهب و ئەکرێ باسی تەوائیفی و قەومیات و ئەوانەش بکرێنەکەیە ینی کاتێک ئەڵێ ئاینی ئاسمانی ئیتر تۆ کێشە بۆ خۆ دروستەکەی بەرامبەر بەوانەی تر کە پێتوانیە کامانە ئاسمانین ئەمە دوو سێ مەسلەی زمانی کوردی لە ڕاستیا زۆر مەسلەیەکی گرنگە کە حسابی تایبەتی بۆ بکرێت چکە یعنی ئێستا دوو نەتەوەی سەرەکی لە سووریایە ئەژین کە بریتین لە عەرەب و لە کورد بۆیە کاتێک کە تۆ اعتراف بە زمانی کوردی ناکەی لە ڕاستیا ڕوبەر ینی ئیترمە سەرەتایەکی زۆر خراپ پێش ینی دەست بێگومانە بێ هەبێ بوونی زمان ئێستا ئەو ڕێککەوتنەی بینی جەنەرال مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع و گرنجەکەی لە چیایە گرنجەکەی لەوایە کە باسی کوردەکە یەکەمین وەسیقەیە لە مێژووی سووریایە کە اعترافێکی ڕسمی بە کوردەکە ئەگەر چی گلەیی هەیە لەسەرەوەی کە نابوو بوترێ مستەماعی کوردی ئەبوو بووتە شعبی کوردی یان قەومی کوردی چکە بیاگەمە لۆ بێ چەمچی مستەماع لەگەڵ شعبە دوشتی تاو جیاوازن و من پێشم وایە ڕەنگە لە دەستورە کامیان گونجاوترێت بێگومان شعب یان قەومیەت یعنی طبعا قەومیەتیش لە شعب بەهێزترە باڵێ بێگومان چەمچێکی دەستوری ترە چەمچێکی نەتەوەی ترە چەمچێکی ژیاری و ئەسڵیلترە کە تۆ کە دەڵی شعبی کوردی یان قەومی کوردی جیاوازە لە مستەماع ینی کۆمیونیتی ئەکرێ بۆ منە 15 کەسیش پێیان بوو ترێ کۆمیونیتی بەڕاستی ئەمە لە ئەوروپا ومانەیە زۆریش لەسەر مەسەلە بە سۆسایەتی بخوێنرێتەوە تێگەیشتنەکەیان سۆسایەتی نییە نا ینی لە ڕاستیا ئەکرێ بۆ منە بە نەیشن ئەگەر باسی ئینگلیزی بکەین شعب بە ئینگلیزی چی بوو یایی بەرحاڵ بانچینەوە هەنشدار شت بیرەچێتەوە ئەگەسی من ئینگلیزیەکەشم زۆر خراپ نییە بەڵام لەم کاتێوام بیستەوە مەسەلەیەکی زۆر گرنگە کە ینی ئێستا سەردەمی دەوڵەتی مەرکەزی نەماوە بە جۆرە و ڕەشنووسە بێ ینی دەوڵەتەکە تاوا مەرکەزیە ینی لەوەی کەس دەسەڵاتی گشتی بەدەست سەرۆ کۆمارەوەیە کاتێکا سەرۆ کۆمارەکە هەڵ نەبژێراوە ینی ئەو با بڵێن سەرۆکی هێزە چەکدارەکانە دەسەڵاتە ئەمنیەکانە توانایەوەی هەیە کە عەفو دەربکا بن عەفوی عام و عەفوی خاصیش و لە هەموو وەکو لە سەرتاوە شاماژەم پێکرد توانایەوەی هەیە کە 700 ئەندامەکەی مەجلیسی شەعب هەڵ دەستنیشان کە ینی تەعینیان بکە باش عەرەبیەکەت چۆنە چونکە یەک شتی تایە عەرەبیەکەم خراپ نییە ئەزانم یەکچەنەکە بە عەرەبی ئەڵەی سەرچاوی یاسادانان فقه ئیسلامی المەصدر الرئیسی هەردووچیان ئەلفولامی پێوەیەواتە تاکە سەرچاوەیە خۆی ئەو سیاغەیە بەڕێی من ساغێکی ینی پێم وایە تاکە خاڵی ئیجابی لەو ئیعلانە دەستوریەیە ئەوەیە کە باسی ئیسلامەکە ناڵێ المەصدر الأوحد یان وحید للتەشریع ئەڵێ یەکێکە لە مەصدرە ئەساسیەکانی تەشریع کەمە حاڵەتێکی ئاساییە بۆ وڵاتە ئیسلامیەکان ئەگەر بڵێ مەصدر ڕئیسی باشتر نییە لەوەی بڵێ المەصدر الرئیسی نە ئەوە کێشەکە لەوەیان نییە کاتێککە تۆڵێ المەصدر طبعا ناشڵێ ڕئیسی ئەڵێ المەصدر الأساسی یعنی یەکێکە لە مەصدرە بنەڕەتیەکانی تەشریع لە سووریایە وبەڕێی من نقطەی ئیجابیش ئەوەی کە باسی شەریعە ناکە باسی فقهەکە ئەڵێ فقهی ئیسلامی تعتبر مصدر أساسي للتشريع حاڵەتێکی باشە چکە لە ڕاستیا لە ناو تەشریعە زۆرێک لە مرونەت هەیە زۆرێک لە ڕاجیاوازی هەیە تۆ توانی لە ڕاستیا ئیسماری ئەو مەسەلەیە بکەیت. زۆر باش کاک شێروان دێمە لای تۆ نازانم بەشێک لە ناوەڕۆکی ئیعلانە دەستوریەکەت بینی بێیان نا حەزەکەم سەرنج بینیوتە ئێمە تۆزێک گومانمان هەیە لە سەری بەڵام ڕاستیەکەی چونکە هەموو میدیای عەرەبی و ڕۆژاوای کوردستانیش ئیشیان لەسەر کرد ئەشزانم معلوماتت هەیە زانیاریت هەیە ئەمە پشتی پێ بەستین کە گفتوگوی لەسەرەکەین و بۆشم بخوێنەرەوە بزانم پێت باشە پێت باش نییە مەخەزەکانی تۆ تێبینیەکانی تۆ چیە لەسەری وەڵا تقریبا جیاوازی نییە لە دەستوری پێشووی سەردەمی ڕژێمی بەشار ئەسەددا شخوا خۆشکا غەزنا
سورا معفو كاز مجبور مصوراني بيج مش بوي خلكمي هري ما كنت ساني بيترجم فين بقن تنبيج شيروان زبتني اجتماع جا لا يعني لا هرتشلو السيخ خالدا او شتاني كديارن دقاوتق صدا نهات وكو دستوري بيشوية كالرجيمي أسد ذهبو يعني بول انت عم باشي اخرا تو بيم بلا بيقومان زور خرابة اگر همان دستور ديت كواتا همان خالدين اما يكم شد لهندك شدة وكو بابلين نارونين كذلين همو كشت هولات يعني سوريا برانبر ياسا وكو يكن وجاوازي لنوان دا ناكريت وخوالا لهيش هولاتك نية كدستوري كبت بدو ولا هولاتي بلايك ودوسي وبازا ونازم چايا لسردمي بعزدا لسردمي بشارة سدا خالق هبو كقوايا يعني لسريا وبسند كرابو لدستوري سوري دا كحزبي بعز سركرداتي ولات سركرداتي الدولة وكومان كاتقات حزب البعث قائد الدولة والمجتمع أم خالة خوي لخوي دا بيش صالك دو صار هر لابرا يعني لسرتمي بشارة سد أم خالة لادرا كاتشي زيادة لصالي شخص سوا لدستوري سوريا وإسابون منا لهدك تناقضاتي أم خالنا يعني أقرأ يمسير كي دنوسري آيني سرو كومان إسلام دبيت لخالي تردلين همو هاولاتيان لبرامبر ياسادا وكو يكن باشا من كهاولاتيكي مسيحي مياخد ايزيدي آيني كتربم بچي جورك بچي حقيق تو او دو خالا يعني مكبابلين ليك جادك ليك چاندك بحساب همو هاولاتيان وكو يكن لخالي تريش دخالي يكن ياخد خالي دوام تو آيني سرو كومان دست نشاندكي ولا همان كاتش لخالي تردلين لەویایە ئەو خاڵەی ئەڵێ ئاینی سەر و کۆماریان ئاینی سەرەکی کۆماری هەردووشان ئاینی سەر و کۆمار ئەگەر ئەوەیان بێ ئاینی سەر و کۆمار هەرە بێ ئیسلام بێ ئەویان پرسێکی تۆزێک ڕاستە وەکو با بڵێن چاقێنێکی دیکەش هەیە يعني خۆی چقدرتەنەوە موضوع يعني دين رئيس الجمهورية الإسلام آيني سروكي كومار إسلام دبيت دست نشانيان كردو كواتا تو كإزيدي بيت ياخد مسيحي بيت ياخد هر آيني كتر بيت يتر أتو هولاتي بلا بانزاي بلا دوي بلاي كما كاتشي لخالي كتر دلين همو قشت هولات يعني سوريا وكو يكن خالي كتر كدلين است دكتور باسي كرد الفقه الإسلامي هو المصدر الرئيسي للتشريع دكتور باسي وكر كدبيت يكك لسرشاو كان نخير ببي يعني من عربي زانم يعني ببي أول دقيقة نسراو وكويديكيا فقه إسلامي سرشاوي سركية لبوي أسادانا نيكك لسرشاو سركية كان كواتا ياسا لسر بنماي إسلام تعدري بلام أقر هاتو مثلا بونمونا بنوسرا بايا لروي طبعا من كسيتي يا ساناسني ما بلا ماكو روجامونوس بدو هذا شنو موضوعين كرتو اللي عندك وركشوب يا سادانا دكا اوبوزيسيوني سوري كالي سر دكر اگر هاتو مثلا هبوايا ك لبر زوريني اسلام فقه اسلامي دبيتا سرچاوي كي سركي لبويا سادانا بلا لهمان كاتجدا ما فاينا كاني ديكا ومسابقاني ديكا وكو تايبت مديكاني خوان دباريزرين كشنيا تو باسي سلا ايران بونمونا لايران اخر تخوا كاك شيروان لبيا ازاني ولا شي الله اتوانن سروتكاني خويان جيب كان بو مرجي بابلين دوخي گشتي تكنيا ابراستي مال سري سالا يك داريهين مان بيني چي بيلن اوي كريسمس لدمشق سوتين را والي جيرا وكاما دوخي گشتي تيكياوا يعني امج لاستيكيني اشتانا لا أو رودا وكرا للاين كسيك أواني كتندروبون ودصالات خوي هاد وجاجي كرد وداوالي بودنيا جات خلا باريش توخسن بو كاك شيروان أو چمكي عربي كلا كوماري سورينا كراوتوا أما تيجشتني دمشق استاشيان بيدا چه هندك ختوكداني ولاتاني كنداو بيت چونك دمشق استا بيويستي بوي ولاتاني كنداو دي تو بين بلا نخير دبي ما بزانن چونك عربي الراستق يعني است عرب دو جورهن عربي كبا اصل ونسب عربا وعرب يعني عرب اقحاح وعرب مستعرب عرب اقحاح اواني كلباب وبابيران او بهزان صال هر عرب اواني كعشايري عربي كشن ك اواني لا رابردو دا برقز عرب نبونا كلداني بونا لهندك نتوكاني دي كبونا لا ولقل عرب جياوني تربونا تعرب لا ولاتاني عربي أقحى كولاتاني كنداي عربين أو عرب برسيل لوين نية كشي أوان عربي راستقنا أما يكم شد خالي دوام قطر خوي ناي دولة قطر ناي عربي تدانية بحرين ناي عربي تدانية
کوێت عربی تێدا نییە تەنانەت ناوی سعودی عربی تێدایە بۆ ئەوەی نەبێتە مەملەکەی بنەماڵەیەک بۆیە المەملەکە العربیە السعودیە کە سعودیەکان بەڕێوەی دەبن ئۆردونیاژی ڕاستە ئیماراتی عربی چونکە 7 ئیماری عربی کە یەکیان گرت بێ گومانە دەبێ ناوێکی هاوبەشیان هەبێ و ڕێژەی عرب لە سعودیە و ئیمارەتە سەدا ڕاستە خاڵێکی دیکە بووە چەمکی جمهوریەی عربی سووری کۆماری عربی سوورە خۆی لە خۆیدا بەنەتەوەکانی دیکە دەڵێن ئێوە هاوڵاتی پلە پانزن من پێم وایە ئەم شتیان ناشتە سەر چونکە 13 مانجی ڕابردوو کە گۆنگرە لە پاریس کرا سەرۆک کۆماری فەرەنسا بە وەزیری دەرەوەی سوورای گوت 1 2 3 ئەگەر ئێوە ئەو شتانە جێبەجێ دەکەین ئێمە پشتگیری دەکەن ئەوەتە 50 میلیۆن یۆرۆ لە فەرەنسا لەگەڵ 8 میلیارد دێمەسەری بە دڵنیایی دێمەسەری بەس خات و خەزنا ئێوێ بە جێمان بێڵێ باەک پرسیاری لێ بکە میترە ئەو ئەڕوات بخات و خەزنا لەباری ڕێکەوتنەکەی جەنرال مەزلوم عەبدی و لەگەڵ ئەحمەد شەرع ئەتویست قسەیەکی دیاریکراو بکەی حەزەکەم پێم بڵێ هەر بەڕاستی لەباری ڕۆژاوای کوردستانەوە هیچی وا گۆڕێ یان نەخێر هەسەدە وەکو خۆیەتی مەسەدەش وەکو خۆیەتی و هیچ شتێک نەگۆڕاوە إدارة بله دوباره دبیجم ببورج بنا جهود فهم کرده یادنه جبنا جسمن كل سر خادمين يا يوك خادمين حمي هيكلن كهنا هم ريفا بري خسر هم مسده هم جي قصده حمين هواك خنا وك خادمين وك خد دوام دكن انا يعني هريكي من نيفا برسيبا بيد برساده دا ببورن يادنه جي حتاني كو انا غهرتنك بيان جي كوم كرنك قال هفت لبونك ناوا حكومة مركزية اكو هيا شببه يعني حتى ديبون انا نافنديبون يانجي نافنديبون نهات يعني نقاش كرن لي حتى نيفات شبه نقاشن لسر كوميتين هف باش هاتنا كرن يندنا برا حكومة الشامية دم كده وياد نافرا قصده دا يانجي قصده وباكروجات السوري ده هاتنا كرن اب كوميتانا و ايدي خباتا كو بكرن بشوبين يعني تشاوانيا تبليكرنا فان آليان هما مجلس سوريا ديمقراطي هما هيزا سوريان ديمقراطيك قصده انجي هسده هم دهمان دمدا ريبري خسر بآليان ويكو هيا إداري أبوري تندرستي پرورده اوانا حمين خالم بلكي 10-12 دوسيه دنافا يك ملف اداري ده هنا ملف سياسي هي ملف لشكري هي يعني سي ملف بوليتيك و ريفابريا و دهمان دمدا ي لشكري هي اوانا ديري غوسا يك سر درباس نابن يا هري جرين دناف ريكابسنه ده او خاله هري داوي ياكو دم تدهات يا ديار كرن سالك حتى ني سالك يجي ايدي چل بيشيا سوريا بگشتي جي نديار راستيا كبيجي هي اري ريكابسنه بريكتيا و حزلتش ورته كرنا كوسي كوميتي بين افاكن ايديكو بدن بستين شاوانيا تبليبونه نقاش كن لي ام روشه گشتي جي نزانم بچرنگي راستي جي روشه سوريا تو گشبيني يا رشبيني اوام بيبله أنا آمل أن نكون متفائلين لأنه أو بويلي هاو مع الأسف خازن هيفين من هناكو أم وصعوبن يعني هيفين ما هناكو باشبه لي يادني وندزان دستوردان تدا جلكن أدوارو جن داوية دا جي جلك أخافتني كدرت كافن جيراني ما جي ما خابن دستورداني خو تدا جلكن جيراني باكروجلاتي سوريا دنافا سوريا دا جلك هزن دني كدستورداني خو هنا جي هنا بصيبات الآلي بر آفي جي بفيرنجيا جبوه هبي من وك شخص وكس هنا كو نمونك وك روشة عراقي تم وكو نابج من برك روشة ما هناك جهد جدايا يعني يا بكروجات سوري وعراقي جهد جدايا لي قابين كون هاتن آفتن و هري كيم جهجرتنا كباش جبونا كردان هبي دمان دمدا جبونا سوري بگشتي وروشة كباش دربك هبي بيشة يعني سوري ياكو خردك افشر كدبايا جبركو وندزان السوري پرپک هاته تدانا و پرنگا یکون ها درد که قبول نکردنش بکره ای یکم رو دیشینه بلکه هری زیاده کم کجی و ایش دیتن ام کردن نتند سوریه دا ده حمید برانداج بوه ام دزانم کو آلین دبیشن چنه ادوی ده هیویتش کاندن کو دستوردانک چه به محتمل ابر کفتن بسر نکه آلین کو هرتم خراب کن و هبه یعنی نفس که دورجی هر دو اگر کلا بردم رکوت نکه سواستکم باستەکەم خات و خەزنە نەبی شرۆڤەکار لە قامیشلۆ لەگەڵ مابووی ئەزانم کارت هەیە من سپاس دەکەم تا ئێستا لەگەڵ مابووی گەلێک سپاس دەست خۆش دکتۆر دێمەوە لای تۆ
پێم بڵێ سیستمی سیاسی داهاتووی سووریا لە چوارچەوەی ئەو دەستورەی کە قرارە بنووسرێتەوە بەم تێگەیشتنە سیاسیانەی تۆ لە ماوەی ڕابردووە لە ئەحمەد شەرع و لە دیمەشقت بینیوە بەم ئێعلانە دەستوریەی کە خوێنمانەوە و بەنزیکەی ئیتروا دەرەکەوێت کە خۆی بێ ئەبێ ئینیکەین چاوەڕێی چی لە سووریای داهاتووە دەستورەکەی دەستورە بنەڕ بەر لەوەی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بمەوە مەلا حەزێک لەسەر قسەکانی کاک شیروان لە ڕاستیە ئێستا ئێمە مەزدەری واحیدمان هەیە ئێمەش تۆزی عەرەبیە زانین هەرە نایزانێ ومەزدەری ئەساسیشمان هەیە ئەگەر بیوتە المەصدر الوحيد للتشريع فعلا ئەو کاتە ئیسلام بووە تەنها مەزدەری تشريع بەڵام کاتێک ئەڵێ مەزدەری ئەساسی يعني ئەو یەکێکە لە مەزدەرە ئەساسیەکانی تشريع بۆ یەکرێ بە تەنیشتیەوە مەزدەری تری وەکو عورفی شەبێ وەکو ڕێککەوتن نامەکانی شەبێ وەکو با بڵێن شەریعەی ئەنگلۆ سەکسۆنی و لاتینی و إلى آخره هەبێ ینی بۆیە ئەوە ینی ڕاستێکی هەر ناچاریشن بچنەوە سەر هەندێک لەو بنەمایانەی دیکە طبعا حتى کاکە لەسەر دەبی بەحسا خۆ ینی باس لەوە نەکرابوو بەڵام ئەحوالی شخصی سەداسەدی بۆ نمونە لە عێراق و لە وڵاتە ئیسلامیەکانە هەموو ئیسلامیە هەتا ئەگەر لە قانونی شانەیەت خەڵک ئەو خۆی ئەوە جێبەجێیەکە لەبەرەوە لە ڕاستیە ینی ئەوە من پێم وایە ئەوچەکە لە مادە باشەکان ینی با بڵین کە تەناولی ئیسلام و فقهی ئیسلامیە کە ئەوچەکە لە مادە باشەکان سەبارەت بە مەسەلەی سیستمی سیاسی بێگومان هەموو ئەوەی ئەخوێنرێتەوە لە باگراوندی ئەحمەد شەرع لە باگراوندی بزافە با بڵێن چەکداریەکەی لەوەی کە ممارەسەی کردووە لەوەی کە لە سووریایە ممارەسە کرێ فعلا خول ئەو باتەوە سەرچی سەر سیستمێکی مرکزی تاکڕە و کە هەتا بە جۆری ئەو ئیعلانە دەستوریە سەرۆکوەزیرەمان بوونی نییە هەتا جێگری سەرۆکی کۆماریش بوونی نییە ئەوەی کە هەیە سەرۆکۆمارێک زائدەن کۆمەڵێک وەزیر کە ئەم سەرۆکۆمارە تەعینیانەکە ئێمە لە ڕاستیە ئەو پەڕی مرکزیەتە ینی با بڵین ئەمە پێتەڵەیە کە ئێمە سیستمی بۆ نمونە جەمعیەتمان قوبوڵ نییە کە لە سویسرایە بۆ نمونە جێبەجێ کرێ و چەکە لە سیستمە زۆر باشەکان ئەمە پێتەڵێ کە سیستمی پەرلەمانیمان قوبوڵ نییە چکە سەرۆکۆمار خۆی کولفی و کولە باشە ینی تۆ سیستمی پەرلەمانی جێبەجێ ناکەی ئەمە پێتەڵێ کە تۆ سیستمی نیمچە سەرۆکاتیش جێبەجێ ناکەی و لە فەڕەنسایە هەیە ئەگەر بۆی بچێتە سەر بێگومان خۆی لە ڕاستیە بەر لە ڕێککەوتنەکەی دەیمانی بینی جەنرال مەزلوم و ئەحمەد شەرع دۆخێکەیە دوای ئەو ڕێککەوتنە دۆخێکی تر هەیە بێگومان من پێم وایە دوای ئەو ڕێککەوتنە نابێ هاوکێشەکان بۆ جۆرە بن ئەگەر بۆ جۆرە بن من بۆ خۆم لەو خەڵکانم کە بە شێوەیەکی ئیجابی سێری ئەو ڕێککەوتنەی ئەحمەد شەرع و جەنرال مەزلوم عەبدیەکەم بەڵام ئەگەر ئەو ڕێککەوتنە لانی کەم ئەو حەوت خاڵی کە لە ڕێککەوتنامەکەیە هاتووە لە تەفاهومەکەیە هاتووە ئەبێ ڕنگدانەوەی هەبێ لە ناو دەستوریایندەی سووریایە ئەگەر دەنگدانەوەی نەبێ ڕنگدانەوەی نەبێ لە ڕاستیە بێگومان سووریا ڕوبەڕووی کێشەیەکی زۆر گەورەکاتەوە بەڵام من پێم وایە کە هەم کۆمەلگای سووری بیرمان نەچێت کۆمەلگای سووری کۆمەلگایکی هۆشیارە کۆمەلگایەکی پلۆراڵە یعنی فرایی زۆرتیایە هەیە و ئێستاش لە ڕاستیە هەم مجتەمەعی عەرەبی دۆلی عەرەبی وڵاتە عەرەبیەکان هەم کۆمەلگای نێودەوڵەتی بە ئەمریکا و بە ئەوروپاتەوە نایانەوێ هەمانە و چیرۆکە کە لە سەردەمی بەعسیەکانە هەبووە لە سووریای نوێیە دووبارە بێتەوە بۆیە ینی من پێم وانییە کە ئەوەی کە ئەسەد عەفوەنەوەی کە شەرعەیەوێ جێبەجێ ببێ بەڵام ئەمەش لە ڕاستیە فشاری ئەوێ فشاری کوردەکانی ئەوێ فشاری کۆمەلگای مەدەنی ئەوێ فشاری میدیای ئەوێ بۆی کە باس دەکەم کاک شیروان دێمە لای تۆ خیر پرسیارت لێ یەکەم ئەم تێگەیشتنە تاکڕەوانەی بابی خەمە دوو قەوسەوە خاتری ئەحمەد شەرع بگرم ڕاستیەکەی ئەحمەد شەرع بۆ سیاستکردن بۆ حکومڕانی و بۆ نووسینەوەی دەستور سەرەگرێ یان نەخێر پێویستیەکەی ئەحمەد شەرع بۆ وڵاتانی نێودەوڵەتی وڵاتانی کەندا و بۆ ئەوەی دەوڵەتێکی مەدەنی دامەزرێنێ سەرەگرێ لە نووسینەوەی دەستورە لە حکومڕانیکردنی داهاتووی سووریایە تۆ پێم بڵێ ینی لە قسەکانی پێشووی خۆمدا باسی ئەوم کرد کە لە سێزدەی مانگی ڕابردوو سێزدەی شوبات لە پاریس کۆنگرەیەکی نێودەوڵەتی لەبارەی سووریا کڕە بەسەر پەرشتی فەرەنسا چەند وڵاتێکی ئەوروپی تەمان بەناوی یەکێتی ئەوروپا
ئیمانوێل ماکرۆن سەرۆک کۆماری فەرەنسا بە وەزیری دەرەوەی سووریایی وت یعنی بە پێی سەرچاوەکان کە چەند داواکاری لەلایەن وڵاتانی ڕۆژاوان 1-2-3 دەبێت ئەم شتانە جێبەجێ بکرێن. یەکێک لەو خاڵانە ئەم ڕێکەوتنامەی کە لە نێوان هەسەدە و دەسەڵاتی دیمەشقدا کرا و ئەگەر ئەو شتانە کە کران 50 ملیۆن یۆرۆ لە حالی حاضردا پێشکەش بە لەلایەن فەرەنساوە پێشکەش بە دەسەڵاتی سووریاوە دەکرێت و لە هەمان کاتیشدا وەزیری دەرەوەی ئەڵمانیا ڕاگەیاند بوو پێشتر کە 8 میلیارد کە گوایە 8 میلیارد یۆرۆ لەلایەن ئەڵمانیا وێچێتی ئەوروپا دەبەخشرێن بۆ سووریا طبعا نەک لە بۆ دەسەڵاتی سووریا لە بۆ سووریا و لەوانەیە لە میانەی 4 ساڵ ئەو شتەیە درێژ ینی وەک باڵێن بیخانێت بەڵام بەمەرجێک ینی کۆمەڵە مەرجێکی وڵاتانی ئەوروپا هەن ئەگەر هاتو ئەو کۆمەڵە مەرجانە جێبەجێ نەکران لەلایەن شەرع و دەسەڵاتەکەی کەواتە ئەم پێشگیری ئابووریە نایێت ئەمە یەکەمها لەوانەیە جەنابەت پرسیار بکەی لە بەرامبەردا لەوانەیە لە وڵاتانی کەندا و دام بکرێت یاخود لە بۆی نەخێر چونکە کۆمەڵێک سزای ئەوروپی لەسەر سووریا هەن هێشتا لە سەردەمی بەشارە سەردا ئەو جۆرە سزایانە ڕێگە نادن کە وڵاتانی کەنداویش پارە بە شێوەیە کۆم با بڵێن لە بازاری ڕەشدا تەحویل بکرێت دەبێت بە لە ڕێگەی تۆڕ و نێتۆرکی جیهانی ئابووریدا تەحویل بکرێن لە وڵاتانی کەندا بۆ دەسەڵاتی سووریا تورکیا پێ نییە بیبا بۆ سووریا وایە بێگومان وایە تورکیا سەر داوای ئەوە دەکات کە ببێتە وڵاتی یەکەم یاخود وڵاتێکی سەرەکی لە پرۆسەی دووبارە ئاوادانکردنەوەی سووریا بۆ ئەوەی کە وەکوڵین هەندێک وەبەرهێنانی خۆی لە بکات نەک بۆ ئەوەی پێشکەش بکات بۆ ئەوەی کەەوە بەرهێنان بکات وەکو چۆن لە هەرێمی کوردستان پێش 20 ساڵ کە زۆر لە وەکوڵین کۆمپانیای تورکی لە هەرێمی کوردستان هەبوون لە بۆ مەسەلەی بیناسازی و ئاوادانکردنەوە زۆر لە شتەکانشیان خراپون بەڕاستی ئەو مۆسفێکی ترە بەڵام بە هەمان شێوە لە تورکیا لە سووریا تورکیا دەوێت وڵاتێکی سەرەکی بێت لەو مەوزوعەدا بۆیە ئەگەر هاتوو ئەم دەسەڵاتە ئەم کێشەیە یاخود ئەم داواکاریە نێودەوڵەتیانە جێبەجێ نەکرد کەواتە پارەی پێ نادرێت ئەگەر پارەی نەبوو بێگومەن هەر دەسەڵاتێک کە باری ئابووری هاوڵاتیانی خراپ و بە شێوەیەک لە شەکان دەڕوخێنرێت بێجگەلەوەش کە نوێنەری ئەمریکا باربەرالیف ینی کە هات یەکەم جار لەگەڵ ئەحمەد شەرع دانیشت و پێی وا بوو قبولی نەکرد کە لە کۆچکی کۆماریش لەگەڵی دانیشێت بە پێچوانە لە ئوتێلی فۆرسیزن لەگەڵی دانیشت و مەرجیشی دانە کە وێنەشی نەبێت لەگەڵی لەگەڵ ئەحمەد شەرع و بڵاو نەکرێت کاک شیروان زۆر بە کورتی بە 30 سانیە لەسەر ئەو کرا بە کورتی پێی گۆترا تۆ لەژێر چاودێری دای ئەگەر ئێمە توانیمان مامۆستات و مامۆستای مامۆستات لەناو بن تۆ ئاسانتر لەوە 1-2-3 دەبێت جێبەجێ بکەن باشە بۆیە من گەشتبینم کە وەزعەکە چارەسەر دەبێت نەک ئەگەر وا بێ گەشتبینیشبی بە ڕێکەوتنەکەی عەبدی و شەرع وایە زۆر گەشتبینم ئەو ڕێکەوتنە کە کرایەوە بە پشتگیری ڕاستەوخۆی ئەمریکا و فەرەنسا کێشەکە تەنها لەگەڵ تورکیا بوو تورکیا لە گەڕی یەکەمدا ڕازی نەبووی دووەم ڕازی نەبوو لە سێەمدا ڕازی بوو بۆ ڕازی بوو ئەمە مۆزوعێکی ترە کات قسە بکەن زۆر گەشتبین ڕێکەوتنامە دەبێتە کۆماری سووری بەپی ئەو ڕێکەوتن سپاس دەکەم بۆ شێروان ئیبراهیم نووسەر و توێژەر لە بۆ خۆمی ئەڵمانیاوە گەلێک سوپاس دەستخۆش دکتۆر محسین ئەدیب دکتۆرە لە یاسای دەستوری سپاس بۆ ئێوەش باس بزانە دەستی بە دوعا